لێرە کۆبوونیتەوە بۆ ئەوەی باس لە دۆسیەک بکەین لە دادگای تێهەڵچوونەوەی ناوچەی هەولێر بەداخەوە کە ژمارەیەک دادوەر تێوەگڵاون لەم دۆسیەیەکی ترسناک و مەترسیدارە. بەداخەوە کەسانێکەنە لە دەرەوەی دادگا و کەسانێکیش بە یارمەتی کەسانێک لە ناوەوەی دادگا لە هەوڵی ناشرینکردنی دادوەرە بە ڕێزەکان و دادگا و ناشرینکردنی کۆی سیستەمی دادوەرین لە هەرێمی کوردستان. من خۆم ڕۆژمە ئەنجومەنی دادوەری لەگەڵ بەڕێسەرۆکی ئەنجومەنی دادوەری دانیشتم، بەڵام ئامادە نەبوو سکاڵاکەم لێ وەربگرێ و ئامادە نەبوو گوێم لێ بگرێ. و چەندین جارە من هەوڵمدا لەگەڵ بەڕێسەرۆکی دادگای تێهەڵچوونەوەی ناوچە هەولێر دابنیشتم لەسەرم بابەتە قسە بکەم، بەڵام ناوبرا و ئامادە نەبوو پێشوازیم لێ بکە. بۆیە بە ناچاری لە ڕێگەی جێگیری سەرۆکی دادگای تێهەڵچوونەوەی ناوچەی هەولێر سکاڵاکەم پێشکەش کرد، بەڵام بەداخەوە دوای 2 مانگ ئامادە نەبوو هیچ بەڵگەیەکم لێ وەربگرن هەتا ئێستاش. دوێنێ بەڵگەکانیان لێ وەرگرتوم پاش ئەوەی کە لە ڕاگەیاندنەکان بابەتەکە تەقیەوە بووە بابەتی ڕۆژ. ئەوانە کۆمەڵێک دادگای تێهەڵچوونەوەی ناوچەی هەولێر بەڵگەکانیش بەڵگەی پێویست هەیە، بەڵگە پێویستانە سەم و پێشکەش کراون. ئەم دادوەرانە خەڵکیان ناچار کردووە کە هەمیەکانیان بگۆڕن. ئەم دادوەرانە کۆمەڵێک شتی دیکە هەیە لە ناو دۆسیەکان کە بەداخەوە ناتوانێت ئەو مادانەی کە تۆ دەڵێی کە بەڵگەم لەسەر مادەی قرسن مادەی زۆن جینایەتن چین. بەڵێ تاوانە بەڵگەکان پێشکەش بە جیهەتی مختص کراوە و جیهەتێک کە تحقیق دەکات ناتوانین لێرە